وەڵامی دایوتی کشانەوە نییە بۆ چۆڕێ ئەو تاکتیکی شەڕە دەبێت چۆن بێ لەلایەن شەڕوانانەوە ڕێک وەکو دەنوکی قاس خۆی پێشانەدا ئەمریکا و ئێران قورسی ئەوە 100,000 تەنە 100,000 تەن ئێران ئۆتۆمی لێدرێت هیچ مەجالی تیان ئەمریکا چی هێناوەتە ناوچەکە؟ ئەبراهام لینکۆڵن ئێستاکە 700 کیلومتر دوورە لە ئاسمانی ئێرانەوە شەڕ ڕوو بدات ئێرانوا لە کەشتێک بکات یاخود چەندی موشکی دەوێت ئەگەر بێوێ کەشتێکی ئاوا لە ناو بەرێت 6 ملیۆن دلار بەبانەوە تێشی ڕۆژانە جوڵەیەکی تری ئەم کەشتی گەلە ئەوەیە مەسەرەنە و GPSانەی کە هەیە زوو دەیکوژێنەوە و هەڵدەکرێتەوە جوڵەیە بۆ چییە؟ ئەم جارە ئەگەر شەڕ ڕوو بدات وەکو 12 ڕۆژەکە نیە ئێستا گەیشتووە بەچی ئێران هیچی بنیاد ناوە هایپەرسۆنیکە هیچ هێزێکی بەرگری ئاسمان ناتوانێت بیگێت ئەم شەڕە ئەگەر ڕوو بداتەوە جیاواز دەبێت ڕەنگی ژیانی داگرسێتن دەست بەجێ ئەمە جوڵەی ئیسرائیل لە جارێکی تر شێوی دەنێتەوە لە ناو ئێران دامەڕی تێدەچێت ئێران هیچی بەدەستەوە ناوێنێ ئێران لە ناو چوو بەبێ شەڕ ترسی لە چی هەیە ئیسرائیل ئێران لە هەفتەیە کۆتایی پێ هەر بەجدی ئەمریکا بۆ مێنش ئەگەر قەرارە ڕووبدا دوا دەخات ئەگەر هاتوو هێزێکی زۆر لێو بوو ئۆکرانیا و بەنداوە بتەقێنێتەوە سوپایە لە ناوەدا